لە بەیانیەکی زوودا کڵپەی ئاگر و دەنگی بەهێزی هاوشێوەی تەقینەوە پرۆسەی خوێندنی لە قوتابخانەکەیان ڕاگرت. گوندێکە لە باشووری ڕۆژهەڵاتی سلێمانی بەهۆی ئاگرکەوتنەوە لە کۆگای قوتابخانەی بەردەکەڕی بنەڕەتی 3 وڵاتی بریندار بوون. شاید حاڵان بەم جۆرە باسی ڕووداوەکە دەکەن. تانکەرێکی سوتەمەنی بە مەبەستی گەیاندنی نەوتی سپی بە قوتابخانەکە سەرقاڵی بەتاڵکردنی سوتەمەنی ناو تەنکەرەکە بووە بۆ عەمباری نەوتی قوتابخانەکە. بەڵام لە ناکاو ئاگر کەوتوتەوە. لەگەڵ ئاگرکەوتنەوە کەشدا دەنگێکی بەهێز بیستراوە. کچێکم بە پێی پەتی ڕای کرد بۆ جانتاکەی لێرە بەجێڵاوتم چی بۆ کچم وتی باوە مەکتەبەکەمان سوتاوە مەکتەبەکەمان تەقیوەتەوەی مناڵە ئەوە نەترسا بوو پێڵاوەکانی خۆی بیرچ بوو جانتاکەی نێناوەتەوە کچێکشم لە پۆلی چوارە شەکرەکەی چوەتە 374 یعنی حاڵەتێکی دەرونی زۆر زۆر لەسەر خوێنکاچکە ئەم مەرحەلەی ئەمان مەرحەلەی 1 بۆ 6 لە ڕووداوەکەدا مامۆستایەک و کارگوزاری قوتابخانەکە و کارمەندێکی ئەو کۆمپانیای سوتەمەنەکەی هێناوە سوتان و بریندار بوون. سەرباری لێکۆڵینەوەی هێزانیەکان و لیژنەی یاسایی پەروەردەی سلێمانی تا ئامادەکردنی ئەم راپۆرتە هۆکاری سەرەکی ئاگرکەوتنەوەکان ئاشکرا نەکردووە. بەڵام ئەوی ڕوون بووتەوە کۆمپانیای دابەشکردنی سوتەمەنیەکە دانی بەوە داناوە بە هەڵە لە برینەوت بەنزینی بردووە بۆ قوتابخانەکە. هەموو چەند دقەیەکی کەمی خان 3 دقە 4 دقە ئینفیجار گڕ دروست بوو. یعنی نە ئاگر هەبوو لەویا نە بەرمل جوڵێنراوە. خۆی ئەترافی کرد داوای لێبوردنیشی کرد کە بە هەڵە هاتووە. تەنانەت تەلەفۆنیشان کردەوە بۆ یەکێ لەو قوتابخانەی کە پێش ژێمەونەوەتەکان بۆ بردووە کە سەحبی کەنەوە. یعنی خۆیان ئەترافیان بە شتەکە کردووە. ئێتر لەبەرەوە بابەر لا ڕێدا نەبرێ. جگە لەم قوتابخانەیە هەمان کۆمپانیا لە هەمان ڕۆژدا بۆ 2 قوتابخانەی دیکەش بە 2 تانکەر بەنزینی لە برینەوت بردووە. دوا ڕووداوەکەش پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی لە نووسراوێکدا سەرجەم ناوەندەکانی خوێندنی سنووری و بەڕێوەبەراتی ئاگادار کردوێتەوە کە ئەو بڕەستۆمەنی وەریان گرتووە بەکاری نێنن. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.